سلااو و هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington ez dەخیلی شەمەوە. ئازیزانم سڵاو و خۆشەویستی بەڵێن ساڵحیش پەسەند بفەرمونون لەم بەرنامەیەدا ژمارەیە بابەتان بۆ ئامادەکراوە لەوانە دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی ئەمریکا بەردەوامە لە لێکۆڵینەوەکانی لەسەر ڕووداوەکەی شاری چەتەنۆگا تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی هێرش دەکەنە سەر ناوچەکانی شاری حەسەکە پەنابەرانی لە سووریا خۆیان دەرباز کردووە لە ڕەوشێکی نالەباردا جەژن دەکەن. سەرۆکی ئەمریکا بەردەوامە لە داکۆچیکردن لەو ڕێکەوتنە ناوچەی لەگەڵ ئێراندا مۆر کراوە و هەر لەم بەرنمەیەدا هۆشنگ بروکە شیکەرەوەی سیاسی باسمان لەسەر هەڵدانی ڕێکخراوە ڕادیکاڵیە ئیسلامیەکان بۆ دەکات. جێگری سەرۆکی حکومەتە دوورەوەڵاتە یەمەنی دەبیشتن سەربازن بە پشتەوانی عەرەبستانە سعودی جارێکا دی باشووری باژارێ عەدەنیش دەستی سەر هەڵدانی شیعەت دەرخستیە سەرباز و کارکەران دەست بە پاقشکردنا فڕۆکخانە یەمەنی کرد پشتی کریارێ لەشکەری یێ شەروانن ئالی گرین حکومەتە دوورەوەڵات لێ دژی حوتیان شەروانان فڕۆکخانە و بەندەری سەرەکە گرتەوە کارمەندن ساغلەمیە دەبێژن دەهان کەس هاتنە کوشتن لەمەها ئادارێ حوتیان عەدەن گرت و حکومەتە سەرۆک عەبدەڵا عەبدڕەب و مەنسوور ڕەڤیا عەرەبستانە سعودی. ئاگرکوژێنەوەکان لە یۆنان لە هەوڵی دامرکانەوەی ئەو ئاگرەدان کە لە دەرەوەی ئەثینای پایتەخت کەوتۆتەوە. باڕەش یارمەتیدەرە لە خێرایی پەرەسەندنی ئاگرەکە و گەیشتنی بەو شوێنەی تایبەتە بە شاخەوانەکان. کاربەدەستان دەڵێن ئێستا 30 ئاگرکوژێنەوە و 10 ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە و هەلیکۆپتەرێکی تایبەتیش لە هەوڵی دامرکانەوەی ئاورەکەدان و وەک کاربەدەستان دەڵێن تا ئێستا هیچ زیانێکی گیانی ڕانەگەیەنراوە. لە قامشلۆ کەس و کارین قوربانیین شەڕێ 4 ساڵین سووریا یەکەم ڕۆژە جەژنە ڕەمەزانی لە گۆڕستانە دەرباز دکن. دەژنە ڕەمەزانی لە قامشلۆ مینە هەموو باژارن ڕۆژئاوا و یەن سووریایە ببێ دەنگی دەرباز بوو. پرانیا خەڵکی قامشلۆ سەبەها یەکەم ڕۆژە جەژنێ سەردانە مەزەلین قوربانیین شەڕی کرد. پامنێ دەنگی ئەمریکازانە عومەر ئەف دیمەنین گۆرستان و کۆلانن قامشلۆ تۆمارکردە. دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی لە ئەمریکا واتە FBI بەردەوامە لە هەوڵەکانی بۆ زانینی مەبەستی ئەو چەکدارەی هێرشی کردە سەر 2 بنکەی سەربازی لە شاری چەتەنۆگا لە ستانی تەنەسی. لەو هێرشانەدا 4 مەرینزی ئەمریکایی کوژران. لێکۆڵین تێکردن وەکە چاوە ئەو کارێکی تیرۆریستی بە لێ لێڤەکۆلێ دەستگەها ڤەکۆلینên فێدرالی ئێد رێنهۆڵد دەبێژتن هێشتا ئەم نکارن پشتڕاست بکن کە ئەگەر وی چەکداری قەت پەیوەندی هەیە بە کۆمەڵەکە تیرۆریستی بە. ما دەست بە لێکۆلینێ کریە ئەم لێ 2 احتیمالا دگەرین لێ لەوی دەمیدا مەچە بەلگەهن ڕاستەوخۆنینن کووی تێکەلی دگەل ڕێخستیەکە تیرۆریستی هەیە. لێکۆلەرێ فێدرالی دەبێژتن ئەو نەزانت کا ji بەرچی vî xortê 24 salî bi navê Mihemed Yusuf Abdulazîz ev tawan kiriye. 4 endamên hêza marîns kuştin, 2 serbazên dî jî birîndar kirine. Hejî gotinê ew çekdar jî hatiye kuştin. Polîs ketin mala wî tawanbarî lê hek sin wîlayeta Tennessee û berê xwe didin her tiştekî şirovekirinê bide li ser tawana wî encam dayî. We are checking every possible place that he could reside or could have resided. ئەم دچین هەموو جهێن ئەو چوویە یان لێمای ئەو چوویە چ دبستانێکێ کی هەڤالێویە مە ئاگایی هەیە ئەو لە چەند جها بوویە و ئەم مێچاف لەوان جها بکەین. کاربدەست دەبێژن وی چەکداری سەربازێکی هێزن مارینز بریندار کرد دەمات بەر ئۆتۆمبیلاوی ڕادێبۆری دەپێ ڕاوی 10 کیلومتران ئۆتۆمبیل هاژوت هەتا گەهشتی ناڤەندێ پشتگیریە کارên مارینز. لەوەر شاهدان گوت وی چەکداری تەقە کرد 4 مارینز کوشتن ئێکی جی بگرانی بریندار کرد. کاربدەستان لە ئەمریکا ئەو لە هەیە ناڤەندên لەشکرێ فیدرالی قەیم کردنە. ملیتانên دەولەتا ئیسلامی داعش هێریشان دکن سەر دەڤەرین ژێر دەستی حکومەتا بەشار الئەسەد لێ باکوورا ڕۆژهەڵاتە باژارێ حەسەکێ لێ شەروانên یەپێکیên کورد ji دوور زێرەڤانیا شەر dikin. Di nav van şervanên Kurd de ekterekê Brêtaniye. Ji Hesekê raporta Zana Omer.
شر باجار حسکه جمله باشور باجر ده شر دنافبرا داعش و رژیم اسد ده لوی دره داعش تاخن باشور جدستن رژیم درخست شر باشور باجار حسکه بهمو جورین گران و بالافران شر لوی دره دبه لگوری آگاهین جباشور حسکه گوزیده تری 300 کشتین هر دو آلیان لوی دوره هنه برینها لتاخن قراغن حسکه جمله روج هلات و روج آواده داعش تاخن وی دوره جدستی رژیم درخست پشتی گو رژیم و کشیا و بردا جوان تاخان هاوان و روکت لسر تاخین کردان و آلیه داعش و دهاتن آویتن یکی دو اپراسیونه که ده او تاخانا جدستین داعش درخست فرماندار لوند روشا شر یپکی بداعش را لباجار حسکی وصا شروع ذلك شر كنا برما وداعش دا يبقى وك كولانا عزيزية بتمامي باقش كرج شتايان بيشتي ودبرين غزل جندي عبشو جندي حمر جندي معروف دانستان كولاسيوني وك حميد دبرندن تنسيق ما باشا وحميد ضربات عزماني ين كولاسيوني بتنسيقه بيكنه بارسنا جرايا شروان یپکی یه همولاتین بریتانی میشل انرای روشا شر لوی دوره شروع وکر What you're seeing right here is dash position. يا هون لفردي بينن شفرن داعشنا رجيم وانا بمباران دكا نهزن هاف بيمانا نها شر لحسا كدني برا رجيمي وداعش دايا ام جدور شاف ديريه دكن ومناوي باش داربن آليكاريا رجيمي بكن چونكو كردان قالك در ديوي رجيمي ديتياو ونافن وقرفان دبران They don't need to be here anymore. حتی وی خوناغی یکینی پاراستنا گل تنه به ارکه رولا پاراستنا تاخین کردا دکر پشتی شکناندنا رژیم و فکشاندنا و فرمانداریا گشتی یا یکینی پاراستنا گل د کنگره کی چاپمنی ده اپراسیونا رزگار کرنا باجار حسکه راگهان د کنگره ده سوزدار دیریک انداما فرمانداریا گشتی یا یکینی پاراستنا گل تکز کر کو تهفکاری دنافبرا هزی وان و رژیم ده تونیه اپراسیونا رزگار کرنا حسکه بهفکاریا بو کوالسیونا ناو نتویره ویدی و دست پی بکه حسکی باجارکی پرتف لهوه و بهتری هزکی شرد نافبران ده هنه لآلیه کی جدا یکینی پاراستنا گل و داعش شردکن لباشوری حسکی تاخند دست رژیم ده مینا غیران و نشوایه او در شرد نافبرا داعش و رژیم ده هه زن عمر دنگ امریکا حسکی وا بۆ ساڵێک زیاترە ژمارەیە وڵات لە ڕۆژەڵاتی ناوەڕاست دووچاری گرفت و کێشەی ڕێکخراوە تێرۆریست و ڕادیکاڵیەکان بوونەتەوە لە نێویشیاندا ئێزدیەکان زیاتر لە هەموو پێکاتەیەکی تری ڕۆژەڵاتی ناوەڕاست ڕوبەڕووی مەینەت بوونەتەوە بەهۆی ئەم ڕێکخراوە ڕادیکاڵیە ئیسلامیانەوە گەشەکردنی ئەم جۆرە ڕێکخراوانە بە تایبەتیش ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناوەڕۆکی وتوێژی دەخیلی شەمۆیە لەگەڵ نووسەر و لێکۆڵەر هۆشنگ بروکە کە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا سەردانی دەنگی ئەمریکایی کرد. داعش وەک دیاردەیە عەقڵە بەریک و دیاردەیە چەک و تاقەمەنی و ئەم بێژن خوا کوشتن و یێندن کوشتن بێ ئەگەر دە هەرێمێکدا عەقلەکی تەرۆرکار و تەرۆری بخوا چێ دکێ نەبووە بە باوەڕیا من داعش وێ دەرنەکاتە ji ber wêyekê bingeha ku داعش لەسەر هاتیە ئاواکردنێک و عەقلێکی تەرۆرێ ji پەروەردەیê حەتانی بزانکۆیê هەیە حتا ku ev دیاردا وەکو ئەم بێژن داعش ڕوودایە هەلبەت سیستەما پەروەردەی سیستەما ئەم بێژن دانوستاندنێ سیستەما پێکڤەژیانێ تەv ئەون یەک و ئالیکارن حتا ku داعش ڕوودایە و ئەv سیستەما ku لە هەرێمێ هەیە ژی بە باوەڕیا من زوو بزوو ناچێ حتا ku ئەو ji بنگەه دەنەیە چارەسەر باشە ئەو وڵات ئەو حکوومەت ئەو دەسەڵاتدار پێ نەتحەسیان نەتزانین ku ئەو بنگە هەیە یان ئەو بنگە ئامادەیە ji بوو دیاربووناوێ کۆمەڵا هەری تند و ڕادیکال لە جیهانیدا هەر ئەو حکوومەت بخۆنە یەک و داعش چێکردنە هەر ئەو سیستەما لێ دەرێ ji سیستەما بەسێتە ji ئەگەری سیاستên wanin xرابە یان wan risk هەلبەت çavgirtina desthilatdarên herêmê حکوومەتên herêmê çavgirtina wan ji vê diyardeyê ew sedema herî serekeya ku داعش ڕوودایە ئیرۆ ئەگەر ئەم جیەکی نەگەرن ئەم کوردستانی وەربگرن لە کوردستانی
داعش بفێرمی وە کوڕیەکی سیاسی کار دەکەی داعش لە پەرلەمانی کوردستانی هەیە داعش لە سیستەما کۆمەلایەتیدا هەیە داعش لە جامیە هەیە داعش لە دۆر و بەر هەمی هەیە حتاکو بووە سەبەب و چاوگرتن جێتێکردنی ئەگەر ئەو سیستەما ئەم بێژن یا دەستەلادار کو نەبێ ئالیکار ji بۆ ڕاکردن و بەداوی ئانینا vê ئەم بێژن دیاردەی هەلبەت وی نەچێ ئەو دیاردە بچ شێوەیە دەبێژی دە پارلەماندا دە حکومەتدا دە مزگافتێدا دە پەروەردەدا لە هەرێما کوردستانی چاوایە ینی دیاربوو ناوێت چاوایە وەختاک و پارلەمەنتەرێک یانجی یەک سەر بە کوتلەیەکێک و ئەم بێژن سەر بە ئیسلامە سیاسیە بە شێوەیەکی دیرەکت یانجی ئیندیرەکت بەرەوانیە تشتێکی هزرێکی دکێک و ئەو هزرا داعش بخۆیە بۆ نمونە وەختاک و کابرایەک ji ber سرودە نەتەوەی ڕنابێ ئەو سرودا ملەتەکیە و ڕوونشتی دبینێت لە کێلەکە وان سەرکردەیە کوردستانی ئەف تێ چواتەیە تێوێ واتەیەک و ئەو ملەتێکی قبول ناکێک و ئەو سرود قبول کردە وەختاک و لە جامیە فتوەیەک تێداینێ بۆ نمونە بۆ مەسەلا شنگالێ گوت نەتەنێ ئێزیدی نەشەهیدن ئەوێک و ئەم بێژن دوان فەرمانەدا بە حەزاران هاتنە شەهیدکردنی و هاتنە جانگۆریکردنی نەتەنێ ئەو بەلێ کەسێک و خۆدبەر وان دەژی بدێ کوشتن ئەو نەشەهیدن ئەف حزرێ داعشە و بفێرمی ئەو کەس لە پەرلەمانێ و دە حکوومەتێدەن باشە ئەف لایەنین ئەمبێژن ساکولەر ئەلمانی بەرامبەر vê دیاردا گەشەکردنا ڕادیکالە ئیسلامی ئەو چ دکن ئەو زەواجەکە مسیار زەواجەکە ئەمبێژن دەمی بوان تەفگەرین ئیسلامیە توندڕەوڕە چێکردنە داکو لەسەر دەسەڵاتداریە ببینن ینی ئەو تەرجیحەوە نە ئەوەکو سیستەما زێکولێر بەسەر بکارێت نیشاناوەیەکێژی پرۆژە قانون پرۆژە دەستورا کوردستانیە کو وەکی چاوە لە دەولەتێک ئیسلامیدا ئیسلام تەوی ڕێزا من بۆ ئیسلامی وەکو دین دەبێت دینێ دەولەتێ کو بخوا لە سیستەما زیکولێردا دینێ دەولەتێ تونەیە ئەو دەبێت سەبەب و بنگە کو ئەو دەولەت لە شوونە کو ببێ بنگەها دەولەتەکە مەدەنی بخوا دەبێ بنگەها دەولەتەکە دینی کاکۆ شەنگ ئەف نزیکە ساڵێک دەرباز دەبە بەسەر عێریشین داعش لەسەر شنگال و لەسەر کێمانیین ئۆلی کریستیانژی کەتن بەروان و شەبەکین شیعە بگوتنا کو ئەس ژێ تێتێ دیگە هەم و تێگەشتنا تەش بوو مەسەلا دیاردا ڕادیکالە ئیسلامی وان کێمانیین ئۆلی پاشە ڕۆژ دە هەرێمێدا نەمایە هەلبەت ji ber şerê îro ku tu kirine mixabin şerê olana şerê em bêjin nirxana nirxekî din qebûl nake û ji ber ku nirxên desthilatdar bixwe nirxên piraniyê ne nirxên kêmayetiye nikarin bimînin ji ber wê yekê heta ku ev sîstemeka wisa a piraniyê li ser hesabê em bêjin kêmaniyê ye a dînê biqewet partiya biqewet û em bêjin eşîreta biqewet ئەوە دەسەڵاتدار یەن بچووک شانسێ وان دە هەرێمێت تونەیە کاکۆ شەنگ کلیلا چارەسەریە دوکویدەیە کێ کلیل جەموویە بیا من کلیلا چارەسەریە ئیرۆ ڕۆژ ئەگەر ئەو پارتیên یانجی ئەو ئالیên ku xwezêkulêr û elmanî dibînin ku dest nedin vê cîhana pêşver û vê cîhana em bêjin ku nirxên azadî hemwelatî û wekheviyê di welatên xwe de pêkîn û alîkarin ji bo ku ew nirx rûnin eger têkiliyeka stratejî di navbera van aliyên zêkulêr di herêmê de û van dewletên em bêjin medenî çê nebe şans tuneye lê divê ku ev ji bingehê de dest pê bikî eger em werin diyardeya daeş dîsa vekirin kîne ew ê ku tevlî daeş yanî em bêjin bûna ewin ê ku dibin desthilatdariya Kurdistanê de mezin bûne seranserî em bêjin 25 salan yanî wexta ku em tenê rêjeyeke biçûk gava ku di salekê de di navbera em bêjin çend sala da bi hezaran camî tên avakirinê li ser hesabê dibistana helbet ev tê wê wateyê ku tu dîn li ser hesabê dunyayê bi pêş ve dibê tu sîstema em bêjin dînî yan jî sîstema dewleta dînî li ser hesabê dewleta medenî bi rêve dibe ev helbet nayê wê wateyê ku dijayetiya dînekî ye helbet na eger çi dîn bêjî li şûna îslamê eger xwe bikê bingeha dewletekê nabê li gorî sîstema zêkulêr dîn ji bo xwedê welat ji bo her kesekî دەست خۆش دەخێل
هەڵبەتە ئەمە بینەرانی عزیزی جاگادار پەمەوەلەوەی درێژەی ئەم وتوێژە لەگەڵ هۆشنگ بروکە لە ماڵپەڕی بەشی کوردی هەردوو ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا کرمانجی و سۆرانیەکە دەتوانن بیبینن تێبینی زۆر گرنگیدا بە تایبەتیەکی لەو تێبینیانی بەلای منەوە دەخیل سەرنجڕاکێش بوو ئامادەیی هزری داعشە لە هەموو شوێنەکانی ناو کۆمەڵگادا تایبەتش ئەو شوێنانەی کە دەسەڵاتدارەکان لەوێ ئەلمانی ئەوانی کە دەسەڵاتی سیکولارە چۆن ئەمەی بەیەکەوە دەبەستێتەوە ینی چۆن دەسەڵاتێکی سیکولار ئامادەیی هزرێکی ڕق و چینە یا ئایدۆلۆژیەتێکی ئۆتۆکراسی وەکو دەوڵەتی ئیسلامی لە ناویە بێ منەوە پرسیارم لێ کردووە کە ئەمە واقعەیەکە کەس ناتوانانی خۆی لەیلاداتەوە ئەویش ئەوەیە ئەو کۆمەلگانە کۆمەلگای ئیسلامیە ئێستا بێن ئەو دەسەڵاتداری ئەلمانی شەڕی ئەو خەڵکانە بکە ڕەنگە ڕەتفعلێکی خراپیان هەبێت چونکە دەڵێن ئەمانە ئیسلامیەکان ئەمانە مسلمانن ڕەنگە هەندێک خەڵک تا ئێستا ناتوانانی جیاوازی بینی ئیسلامی سیاسی و بینی ئیسلام وەکو ئاین بکە چونکە کاکۆشەنگ ئەگەر تۆ خۆسێرەکەی هەموو وەختێک دژی دینە لە ناو دەوڵات سپاس دەخێت سپاس بۆ تۆ و پەنابەرین کوردین ژێ شەڕین سووریێ ڕاوێنە تورکیا جەژنەکە بێخەمل دەرباز دکن ji ber destkurtiyê û xerîbiyê jê kesûkaran jimareka mezina wan penaberan li Istanbolê ne ji wir Salih Turan ev raport gihandiye. Jixeyî bi sedhezaran kesên ku li kampan dimînin bi sedhezaran penaberên Sûriyê jî li bajarên Tirkiye ve hewiyan e ku ew jî bi piranî bi şertên giran ên xebatê û debarê re rûbirû ne. Beşek ji wan penaberan Kurd in û ji bajarên Rojavayê Kurdistanê tevî malbatên xwe hatine ku em li kûçe û sûkên Stenbolê her tim rastî wan tên. Dema ku xelkê Stenbolê amadekariyên cejnê dikirin penaber jî bi hesreta cejnên welatê xwe û di nav neçariyê de temaşeyê wan amadekariyan dikirin. Dayîka bi navê Sînem Yusuf ji Qamişlo hatiye Stenbolê û ji ber şertên giranên jiyanê heta êvara cejnê jî tevî zarokên xwe li ber konên fitarê li benda tasek şorbe û xwarina ku li wan belav bikin rawestiya bû. جاكي عيدهم جوار بكرين نما حروم بتاع زاروكات كن عادز بالأمت خازنوا لهما أو جيب جاكي عيد جوار بكرين تزاني زاروك زیاد هەموو jî salek û nîvberê tevî malbata xwe ji Efrînê hatiye Stenbolê ku ew hevjîna xwe di kargeheke cil û bergan çê dike de dixebitin. Em bi Sûrê baş me kumaş dikin me derşê dikirin bi Sûrê li vira çiştir em ê sibê herin zirokreştî bikirin ji bî xwarinê dera me jî re çiya kirî cir kirî derkirî. Her çi qas rewşa wî jiya penaberên ku nexwediyê pîşeyekî karin baştir be jî ji ber şertên giranên xebatê û kêmbûna bihayê kar ew jî ji halê xwe nerazî ye. Ciwanê Kurd Şiyar Sîdo dibêje ji ber ku li Stenbolê kesekî metûne ye cejn ji bo me nexweş derbas dibin û em ti tamekê ji cejnê nastînin. Nav dere wekî dibe eyde û dere jî birê me şerdane kirib me şerdaye çi eyde ne eyde وقت عيد به انك بري ما او مالك كيف او عيده بس هو الشارع عم بدار انا كتشو كيف تنايا العيد الكوباني ما تشو ما لعب دريستان ما شغا العاب دريستان شنا عيدي سركاشي نيروزي ناقل ورا دريست الفري ساو جنة نواكي فري نخوشه ام فري هرنا مال خالكي مال فرهنا ام هرنا السنيورت بري مال خالكي ما هنا ام وربونا رو هرن بدن بستين Malbatên penaber vê cejnê jî dûrî welatê xwe pêşwazî dikin. Hêviya wan ew e ku şerdawî bibe û di rewşeke aram de vegerin malên xwe. Salih Turan, Dengê Amerîka, Stenbol.
براک ئۆباما سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داکۆچی لە ڕێکەوتنە ناوچیەکە دەکا کە لەگەڵ ئێراندا مۆر کراوە هاوکاتی هەروە دێ و زۆربوونی ڕەخنە و ناڕەزاییەکان لە هەندێک ئەندامانی دیموکرات و کۆماری کۆنگرێسەوە کە دوو مانگی داهاتوو تاوتوێی ئەم ڕێکەوتنە دەکەن. سەرۆک ئۆباما چوە بەردەم پەیامنێران بە بەرگریەکی بەهێزە و ئامادە بوو دژی هەر ڕەخنەیەک بوەستێت کە لەو ڕێککەوتنی خۆی بە مێژووی ناودێری دەکات بگیرێت. بەم ڕێکەوتنە ئێمە شیانی ئەومان هەیە بە شێوەیەکی ئاشتیانە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی هەریمەکە و ئاسایشی نێونەتەوەی چارەسەر بکەین بەبێ ڕێکەوتنێک ئێمە مەترسی شەڕی زیاتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکەین. ئەم ڕێککەوتنە بە مەبەستی سنووردارکردنی بەرنامەی ناوکی ئێرانە و داخستنی هەموو ئەو ڕێگایانی کە ئێران بتوانێت چەکی ناوکی دروست بکات. بەڵام ڕەخنەگران دەڵێن سنووردارکردنی بەرنامەی ناوکی ئێران بەس نییە بۆ ڕێگاگرتن لە ئێران لەوەی لە کۆتاییدا بۆمبێکی ناوکی دروست نەکات. ئەمە تەنها هەوڵەکانی ئێران بۆ بەدەستهێنانی سەرچی ناوچی بۆ ماوەیەکی کاتی ڕادەگرێت لە کاتێکدا مەبەستە سەرەکیەکە ڕێگاگرتن لە ئێران بوو ئێستا تەنها مەسەرە کاتە. هەندێک لە ئەندامانی پارتەکەی سەرۆک ئۆباماش دژین و پرسیاری سەختیش لەلایەن ڕۆژنامەوانانەوە کرا. سەرۆک ئۆباما بە تووڕەیی وەڵامی دایەوە کاتێک ڕۆژنامەوانێک لێی پرسی ئایا ڕازیە بە مەسەلەی بەڕێوەچوونی ڕێککەوتنەکە لە کاتێکدا هێشتا 4 ئەمریکایی لە زیندانەکانی ئێراندان. بیرکردنەوە لەوەی کە ڕازی بم لە دەمێکدا 4 هاوڵاتی ئەمریکی لە گرتوخانەی ئێراندا ئازار دەبینن مەیجر ئەمە بێمانایە دەبێت خۆت ئەمە باشتر بزانیت. سەرۆک ئۆباما گوتی گومان لەوەدانیە ئێران هەر ئاسنگ دەمێنێتەوە بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام هیوادارە بڕوا بە ئەمریکایەکان بهێنێت ئەنجامدانی ڕێککەوتن باشترە لە ڕێک نەکەوتن. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لەوانژی بەڕێوەبەریا حکومەتە سەرۆک باراک ئۆباما دەست بە بزاوان کریە ji بۆ کۆنگرسا ئەمریکی ڕێکەفتنا ناوۆکیە دەگەل ئیرانی پەسەند بکە. بالێکی دیڤە شارەزا باوەڕ دەکەن هەفت سنوورên ئیرانی شەپەرزە بوونە divê ڕێکەفتنیان بڤێ ڕێکەفتنا ڕێگرتنê li ئیرانê ji destveînana bomba navokî. Pitir şirovekirin divê raportê de. جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا دەستی کردووە بە هەوڵەکانی بۆ کۆکردنەوەی پشتیوانی لە ناو کۆنگرێسدا بۆ ڕێکەوتنەکەی لەگەڵ ئێراندا مۆرکراوە. هاوکات بەڕێبەراتیەکەی سەرۆک ئۆباما بەرنووسی بڕیارێکی خستوەتە بەردەست نەتەوە یەکگرتووەکان بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە بەر لەوەی کۆنگرێس تاوتوێ ئەم ڕێکەوتنە بکات. ئەم هەنگاوەش ئەو ئەندامەی کۆنگرێسی تووڕەکرد کە دەنگی بۆ پشتیوانی ڕێکەوتنەکە گرنگە. وەک سوکایەتێک بەگەلی ئەمریکا و کۆنگرس و ئەنجومەنی نوێنەرانیش سێری دەکەم. بەڵام بێن کاردن سیناتۆری دیموکرات ستایشی جۆ بایدن دەکا وە لێ دەڵێت هێشتا شەندێک گومانی هەن. هەنگاوێکی یارمەتی دەربوو. لە ئەنجومەنی نوێنەرانیش سەرۆک ئۆباما هەندێک هەواڵی خۆشی هەبووە لە هاوپەیمانێکی سەرەکیەوە. زۆر بەوردی بە ڕێکەوتنەکەدا چوومەتەوە بە تەواوەتی پشتیوانی دەکەم. بەڵام سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەڵێت ئەم ڕێکەوتنە خراپە. زۆر ڕوونە بۆم زۆرینەی ئەنجومەنی نوێنەران و سینات لەگەڵ ئەم ڕێکەوتنە نی. ئێستاش پرسیار ئەوەیە ئایا دوای ئەم ڕێکەوتنە چی؟ لە ئەمریکا کۆنگرێس تەنها 6 ڕۆژی هەیە بۆ پەسەندکردنی ڕێکەوتنەکە. کۆماریەکان ئەم ڕێکەوتنیان پێ باش نییە. ئەم ڕێکەوتنە ئێران بەهێز دەکات جیهان کەمتر پارێزراو دەکات ڕێگە خۆشکەرە بۆ ئێران تا بگاتە بۆمبی ناوکی. هەندێک لە دیموکراتە ناودارەکانیش لەگەڵ ئەم ڕێکەوتنەدانی بەڵام سەرۆک ئۆباما دەتوانێت هەر بڕیارێکی کۆنگرێس لەسەر ئەم ڕێکەوتنە ڤیتۆ بکات. ڕەوشەکەش لە ئێران بە هەمان شێوەیە. دڵنیام لەوەی تۆنتڕە و هەن لە ئێران دژی ئەو ڕێکەوتنە ئەمەش دەکەوێتە سەر ڕێبەری باڵای ئێران هەنگاو بوو جێبەجێکردنی بنێت. سزاکانی لەسەر ئێرانن بە مەبەستی ڕاگرتنی تواناییە ناوچەکانی ئێران بووە و ئابووری وڵاتەکەی خراپ کرد. وها چاوەڕوان دەکرێت لە هەفتەی ئایندەدا ئەنجومەنی ئاسایشی UN دەنگ لەسەر هەڵگرتنی سزاکان بدات. خۆ ئەگەر ئێران بەندەکانی ڕێکەوتنەکە جێبەجێ نەکا ئەوە سزاکان دەخرێنەوە سەر ئێران. پێم وایە یەکێتی ئەوروپا بە هەڵگرتنی سزاکان قایل دەبێت و سەرۆکیش دەتوانێت بۆ ماوەیەک سزاکان دابنێتەوە. بەڵام هیچ شتێک لە هێڵی گشتی ئەم ڕێکەوتنە ناگۆڕێت. جێبەجێکردنی زۆر قورسە. تەنانەت گەر لایەنەکانیش باشترین خواستی خۆشیان نیشان بدەن. بەپێی ڕێکەوتنەکە گەماروی چەک بۆ ماوەی 5 ساڵ بەردەوام دەبێت و قەدەغەکردنی موشەکیش بۆ 8 ساڵ. بەڵام دەشێت زووتر هەڵبجێرێن ئەگەر هەندێک مەرجی دیاریکراو بە جێگەیەندران. نیگەرانیەکان هەر سنووردار نییە بە بەرنامە ناوچەکەی ئێرانەوە.
عربستانی سعودیە بۆ نمونە نیگەرانیەکی تری هەیە. سعودیەکان نیگەرانن لەوەی هەنگاوەکان بۆ پەیوەندێکی قوڵی ئێران ئەمریکا لەسەر بەرژەوەندیەکانیان بکەوێت. پێیان وان نییە ئەمە هەنگاوی یەکەمە، پێیان وایە هەنگاوی یەکەم گۆڕینی ڕژیم بووە لە عێراق و فراوانبوونی کاریگەریەکانی ئێران لە عێراقدا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەی لە پاش سەدام حوسێن هاتۆتە ئاراوە. هەندێکی تریش لەو بڕوایەدان گەرموگوڕبوونی پەیوەندیەکانی ئێران و ڕۆژاوا دەشێ وڵاتانی کەنداوی فارس ناچار بکە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا خۆش بکەنەوە. سننظر إلى المنطقة وإيران جزء منها. ئێران بەشێکە لە ناوچەکە وەک پێشتر نییە، ئەمەش پێویستی بە بیرکردنەوەیەکی وریانە هەیە لەلایەن عەرەبەوە تا پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا بە ڕێگەیەکی زیرەکانە دەست پێ بکەنەوە، چونکە شیانی زیانێکی زۆر هەیە لە جیهانی عەرەبدا. لەگەڵم ڕێکەوتنەدا کاردارە ئەمریکاییەکان و وڵاتانی تریش بیر لە دەرفەتەکانی کارداری دەکەنەوە لە ئێراندا. دەربڕینی خۆشحاڵی لە ئێران بۆ ئەم ڕێکەوتنە بەردەوامە. گەنجان دەخوازن بەشداریەکی زیاتریان لە سۆشیال میدیای جیهانیدا هەبێ، بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ڕژێمی ئێران ئابووری خۆی دەکاتەوە و پەیوەندێکی کراوەی ئابووری لەگەڵ وڵاتانی جیهاندا دەست پێ دەکات؟ بدەهان ساڵین شەڕ و تونند و تیژیان یان بێوان شەڕاندا بە دەهان شینەوارین دیرۆکی و بە سەدان پارچەین کەڤنار و ئەنتیکەین عێراقی یان هاتنە ژناوبرن یان ژی هاتنە دزین. تێکدانە هەری بزیان یاوان شوینەوارین پڕبەها بە دەستێ داعش بوو. بەریدەمەکی بالۆرسخانە ئەمریکی لی عێراقی چەند ژوان پارچەین کووان دەست بەسەر داگرتین ڤەگەڕاندن بەغدایە. ژوەر راپۆرتا پەیامنێرێ دەنگی ئەمریکا ساڵح بامەرنی. وزیر گەشت و گوزاری و کەڤنەوارên عێراقی و بە ئامادەبوونا ستیوارت جانس باڵوێزی ئەمریکا لە عێراقê di کۆنگرێکا ڕۆژنامەوانیدا باسی ڤەگەریانە سەدان پاشماوێن کەڤنەوارên عێراقی kirin. لێدوانە وەزیرە گەشت و گوزاریە عێراقی dilekê pirsûz evrû li mûzexanan îjtimaniya Iraqî bi xêrhatina hawpeymanên xwe dikin û bi amadebûniya wan te'kîd li ser tawanên terorîstan dikin û radgehînin. Harîkariya hemî layanan eger rêxirawên terorîstî nehêne navbirin, harîkarî navbera çi layanan de nabîtin. Ji ber ku teror kûreye û ser bi çi ayîn û mezheb û gelan venîne û dibît hemî layanek êgir bin bû navbirina terorîstan. Eldîvda Stewart Jones di vê kongrê de diyar kir ku wilayetên ekgirtiyên Amerîka şiyan nizîkî 400 parçên dêrûkên şaristaniya Iraqê bo Iraqê vegerîneve. Lêdwana balwêzê Amerîka dibêjîtin. Wek berêz wezîrê geşt û guzariya Iraqê diyar kir ku wilayetên ekgirtiyên Amerîka şiyan 400 parçên şwênewariyan dêrûkî ji destên rêxirawên terorîstî bigirin û vegerîneve. Wek diyar e hindek ji wan parçan rêxirawa Daişa terorîstî bû dervey Iraqê qaçaxî birin. Wek agehdarin ku Daeş grûpeka teroriya û her wasa dizî û cerdeyî û diziya şaristaniye û şwênewariyê têne wasefkirin. Cehtên nêvdewletî berdewamin bû vegeriyana şaristaniya Iraqê û bu belgeva balwêzê Amerîka amaja harîkariya wilayetên ekgirtiyên Amerîka bi Iraqê pişevekê berfireh radgehînîtin. Zorbeyî şwênewarên Iraqî li ser destê diz û cerde û rêxirawên terorîstî hatine dizîn. Çend mehên borî de rêxirawa Daeş jî şaristaniya Aşûriyan li parêzgeha neynawa tek şikandin û dêrûka hizareha salan li nav birin. Lê ev ro rêxirawên nêvdewletî cehtê li ser vegeriyana wan paşmawan dikeneve. Salah Bamarnî dengê Amerîka. Baxda. بەڵێن دیارە ئەو شوێنەواری عێراقی زۆر لە عێراق هەڵبەتە لێکی لە وڵاتانی هەریم کە زۆر دەوڵەمەندە بە و شوێنواری دێرینی هێزگار زۆری تیا زۆر تێکتراوە. یعنی ئێوە ئەو چەند مانگی ڕابردووە دەبیان دەماننی داعش نەک هەر شوێنێکی بچوو بەڵکو هەر شارەکە داعش هەمان ڕفتارەکانی تالیبان دووبارە دەکاتەوە کاتی خۆی پەیکەرەکانی بودای لە بامیان شکات. کێمژی ژوڵاتان ئالیکاری دیکەش بۆ ڤەگەڕیانەوان بێهیڤیا ڕۆژین خۆش و هەتا ڕۆژە سێشەم دیگەهینە دیدارەوە دەخلێ شەمەوە بەڵێن ساڵح ستافی کورد کونەشن ساغی و سەلامەتیا و دخوازن خدا حافظ.